خواردنی کوردەواری و ڕیز کردووە لەم سەر بۆ و سەر ئەمە خانمان زۆر داوایەکەن ڕۆژانە بەڵێ لەسەر یاپراخی گەڵا لەسەر یاپراخی سەڵک بریانی بۆرەکی قیما بۆرەکی مریشک بۆرەکی پەنیر پیتزا لەحم بە ئاجین شفتە کوبە ینی خواردنەکان وانە مەسەرەن بڵێ ئەمڕۆ بەز یاپراخی سڵق ڕۆیە ئەمڕۆ بەز یاپراخی گەڵا ئەڕوە هەمووی وەکو یەک هەموو ڕۆژە داواکاری لەسرە چی زۆر وڵا یاپراخەکان زیاتر گەڵاش و سڵقیش ژنان پیاوان داوایەکەن وڵا زیاتر ژنان بەدەگمەن پیاوە زۆر بەدەگمەن هەر کە داوەشێکە ئەڵێ خانمەکەم یعنی خۆی بە ناوی خانمەکەیەوە داوایەکە پیاوای داتوە ئەوڵا ئەولیاتەوە خراپتریش بوون دەنگێکیش خۆبزانە وایە یاوانی وزانە خۆش یاپراخەکەمان ئەوە سڵخەکەمانە وڵای خۆشە یاپراخەوە ئەمەش گەڵاکەمانە ئەم گەڵای تازەیە ساڵە تازەیە فرێشە لە لادیەوە بۆمانە گەڵاکەشمان زۆر تایبەت و ناسکە ڵاگرێت بەلەزەتە خواردنەکان خەڵکە بووە کاتون هەبووە مەنجەڵە بووە بنێرێ بڵێ ئەوم بۆ پێچەرەوە و با دوای بڵەمی خۆمە لە جیاتی جارێ 100 جارەشتە ڕوویا ئێستا بۆ نمونە بەیانی خانمێکمەیە مریشکی کوردی بۆ لێنێ برنج و یاپراخ و پەردەپڵاو و سەوزە و زەڵاتە و هەمووی ئەڵێ خۆی ئەڵێ لەسەر سفرەکە ینی ناڵێم تۆ کردوتە ناڵێم لای تۆ هێناوتە ئەڵێم خۆم کردومە ینی خانمم هەیە خۆی مەنجەڵی خۆی ئەهێنێ ئەڵێ با لە مەنجەڵی خۆما بێچکێ مەنجەڵەکەی خۆم لە ماڵەکەیان ناسراوە مەسەلەن خەسووم ئەیناسێتەوە دشەکانم ئەیناسێتەوە بەزەگەر مەنجەڵی من بێ دیارە ینی فەرقەکات یەک شتی زۆر خۆش جارێکیان خانمێک گوتی کفتەکەم بۆ بکەرە سەڵی ماستەوە منیشتم بۆ بیکەمە سەڵی ماستە وتی با کە دام گر خەسووم بزانێ ماستم کڕیەوە با نەزانێ کفتەم کڕیوە ئەو شتانەش ڕوئەیە باشە خۆیان تاقەتی خواردن دروستکردنیان نییە یاخود دەستاریان خۆش نانە سەیریکە یعنی دووسێ حاڵەت هەیە حەزی لە خواردنی کەسێکی ترە هەیە زۆر بێمەجالە مەسەلەن دەوامێکی زۆری هەیە کە ئەگەڕێتەوە هەستەکە یعنی هیلاکە توانای خواردن حازرکردنی نییە ئەو بەڕەپارەی کە لە ماڵەوە سەرفێکە هەم خۆشی پێ هیلاکەکە و هەم مەطبەخەکەشی پیسەکە دڵنیایە مەسای ئەوەی کە من بناسی و بە بەردەوامی لای من خواردنەبا لە دڵ خواردنەکانی من دڵنیایە هەم بۆ تام خۆشی هەم بۆ پاک و تەمیزی خۆی عەزیز نایە لای منەی با بە حەزری و نجاتێ بێت باشە هەستەکەم ئێوە خانمانتان تەمەڵ کردووە نانە ئەوەش وانی ینی ڕاستە ینی جزئێکی خانم تەمەڵەکە بەڵام بەشێکیشی ناڵێم بۆ نمونە دڵنیایە لەوەی کە ئەچێ بۆ عیادە و ناگەڕێتەوە درەنگە گەڕێتەوە مەسەلەن هەیە مناڵی نەخۆشە هەیە مەسەڵەن دەوامی زۆرە مەسەلەن هەیە میوانی هەیە ئەڵێ خۆم زەڵاتە و شیرینەکانەکەم بەس فریای خواردنەکە ناکەوم مناڵم وردە و خۆم بەتەنیا هەیە بەڕاستی سا بۆ نمونە من لە تەمەن زۆر گەورە نیمەوە خۆم حەزم لەسەری سپیا قژی خۆم سپی کردووە لە تەمەن زۆر گەورە نیم بەڵام بۆ نمونە من گیپەی پەراسووەکەم زۆر کەسەیە لە خانمە تازەکان نایزانن لە تەراف دروستەکەم نایزانن باسماشکات دروستەکەم ئەویش خواردنێکە گۆشتە ناوەکەی برنج و کشمیش و بەیامی تایە نایزانن مەسەلەن زۆرێک لە خواردنەکان سەر و پێ زۆر قورسە نە پاکردنەوەی ئەزانن نە لێنانیشی ئەزانن یعنی ئەو خواردنانە هەموو کەس دەرەقەتی نایێت باشە ژنی ساڵان چۆن ئەم شتانەیە کرد ژنی ساڵان دەرەوەی نەبوو ئەم لاو مکیات و بازار و ماڵان و گەڕان و ڕەفیق و برادەر و مەطعەم و ئەوەی نەبوو ژنی جاران لە ماڵەوە بۆ خواردنی دروستە کرد ماڵی پاکردەوە مناڵیە بوو مناڵی بەخێوەکە میوانی بەڕێ کرد و تۆ ئەرەوە باشە خۆ گوێتان لێ ئەی باشە هەبووە کە بڵێ ئەم شتانە کە ئەی بەم ئیلا بێ هەموو جارێت تۆ بۆم دروست بکەیت خۆی قەت دروستینەکە مەسەلەن سا بۆ نمونە شتە بۆ من وتومە بە کارمەند تەبانە بێ کارمەندیش فێر بێ خواردنەکان دروستکە وتومە تۆ ئەمڕۆ بریانی لێ بنێ خۆم سەرپەرشتیم کردو خۆم کە بریانەکەم نردۆ یەکسەر دوای ناخواردن تەلەفۆنی بۆ کردم و توێتی مستەحیلە ئەو بریانە دەستی تۆ بێ یعنی نیوەڕوان کە خواردن ئاماداکە نێمە 15 کارمەندم هەیە کارمەندەکان هەموو ئەڵێن تو خوا خۆت هەستە لێ بنێ یعنی خۆیان خواردەکانی خۆیانیان بەدڵ نییە خۆیان لە ناو خۆیان هەڵێن ئەو نابێ لێ بنێ ئەو نابێ لێ بنێ هەرە بێ خۆ هەستی لێ بنێ بەڕاستی من لەم ئەخد مەجبورم ئەی بۆ نمونە بۆ شت شۆردنەوەیە بۆ ماڵ پاکردنەوەیە بۆ شت جنینە بۆ تەباخ پاکردنەوەشتە بۆ سۆشتە ینی زەڕورم بە کارمەند زۆر ینی ئەوان نەبن منە میشتم پێ ناکرێ بە تاقی تەنها باشە لێرە کەلانەشی لێ کەلانە خواسی لەسەرە کەلانەش خواسی لەسەرەوە ساجمانیە ناوە ئەوە بۆ نمونە بۆ تێستاماناوە بەس کە هەر کەس حەزی لێ بێ بە گەرمی بۆ یەکەی مشتری هەیە هەموو ڕۆژێ خواردن بەرێ بۆ ماڵەوە دکتۆرەکان زیاتر
دکتۆرەکان لەبەری دەوامیان زۆرە مەجالیان نیە خۆشی لە ماڵ نەبێ ئەڵە خواردن ئەوە ئەوم بۆ بنێرە بۆ مناڵەکان تەنانەت پارەی دلیڤەری و خواردەکەش نایە لە ڕێی ئێڤایبی و بۆم ڕەواناکە ئەو ژێنەوە کاراسانی هاتۆ ئای چۆن